هەر کەسێکی ئەمریکایی کە ئاشنا بەو بابەت هەبێت هەڵبەت پشتیوانی لەسەر بەخۆی کوردستان دەکات. ئەوە ڕوانگەی منە، ئەوە هەڵوێستی منە. باوەڕم وایە کوردەکان شایانی وڵاتێکی ئازاد، سەربەخۆ و خاوەن سەروەرین کە هیوادارم ئەواش بێت. باوەڕم وایە بە شێوەیەکی بەرچاو دەبێتە هێزێک بۆ سەقامگیری خۆرهەڵاتی ناوەڕاست. پێم وایە ئەوان نمونەیەک لە ئازادی و مداراکردنی ئاینیان نیشان داوە. بێگومان هەموو وڵاتان و کوردەکان دانیان پێداهێناوە کە هەڵیان هەبووە. خۆم بە تایبەتی هیوادارم کە کوردەکان بە وردی سەرنج بدەنە دانیشتوانی مەسیحی بە جۆرێک بتوانن لە بواریداریکردنی مافی چارەنووس دۆخێکی سربەخۆیی بۆ ئەوان پێک بێن و هەروەها هەڵبەت ئێزیدەکانیش دەگرێتەوە. بەڵام وێ دەسێت کوردەکان لەسەر ڕێبازی خوا زۆر مسۆگەرن. تەنیا دەمەوێت دڵگەرمیان بدەمەوە کە هەروە بەردەوام بن کە ئەمەش دەبێتە هاندەرێک بۆ پشتیوانی ئێمە لە ئەوان کە بۆ گەیشتن بە ئامانجی سربەخۆیی هەوڵی بۆ دەدەن.